مامۆستایەک لە قوتابخانە لە قوتابیەک تووڕە دەبێت بە تەڵەبەکە دەڵێ بە تووڕەی ناو سەفا لە ناو پۆلا پێی دەڵێ ئەمە چەند جار پێت بڵێم باوکت بهێنە بۆ حسابمان بۆ ناکەی دیارە تۆ حساب بۆ من ناکەی من چەند جار بڵێم باوکت بهێنە بۆ مەکتەب با بیبینم کوڕەکەیش وتی مامۆستا باوکم چەند ساڵە مردووە باوکم مردووە باوکم لەکوێ بێنم مامۆستاکە سەری شۆڕ کرد مناڵەکەی ماچ کرد داوە لێبوردنەکە من غەڵەت بووم ئەها تووڕە بوون چۆنە چەند جارێکە لە ڕوون نەهاتوە حەزم نەکرد پێت بڵێم باوکم مردووە یەکسەر مامۆستاکە شەرمەزار بوو بۆ کەسێک دەوەشێنی شەرمەزارە بی خەڵکی دەکوژی شەرمەزارە بی هەمووی بەروبوومی تووڕەبوونە تەلاقە خۆی شەرمەزارە بی لە خێزانت ئەدەیت شەرمەزارە بی لە خەڵک ئەدەی شەرمەزارە بی جوێنە بە دراوسێ و دەوروبەرت ئەدەی شەرمەزارە بی ئەمە هەمووی بەروبوومی تووڕەبوونە خۆت پێ بگیرێ خۆت بگرە تەنها خۆت بگرە بەس خۆت بگرە هەموو شتێک حەلە بێ هەست بە شەرمەزاری ناکەی دوایی وەڵا مامۆستا باوکم مردووە باوکم نییە منە تا باوکم بهێنم مامۆستاکە شەرمەزار بوو ئێمەش بەخوا هەمومان ئەو شەرمەزاریمان بەسەر هاتووە کەم یا زۆر جاروێ لە مناڵێکی خۆت داوە هەر کەسێک لە ئێمە لە خێزانی خۆت لە کەسێکی خۆت لە دراوسەیەکی خۆت یا قسەیەکت پێ کردووە یەکسەر دوای پەشیمان و شەرمەزار بیت لە ڕوت نەهاتووە لە ئاسیا سەر بەرزکەیتەوە بەروبوومی چێ بەروبوومی تووڕەبوونەکەیە تووڕەبوون وای لێ کردی شەرمەزار بیت کەواتە ئاگاداری خۆمان بین کاتێک کە تووڕە بین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ بڵێن ئەعوذ بالله من الشیطان الرجیم تووڕەبوونەکە دەڕوات دانیشە پاڵکەوە بۆی کە تووڕە نەبی لە کۆتاییدا دەڵێم با ئاگامان لە خۆمان بێت لە کاتی کە تووڕە بین با کۆنتڕۆڵی خۆمان بکەین تەسەڕوفاتی شێتانە نەکەین